ئەڵترێت هەر ماڵێک کچیت یا بێ شکر و هەموینی تایە ئەمەش ئێستا مەڵێن ڕێکلام بۆ خۆیانەکەن خۆی هەمیشە ئەڵترێت ژن و کچ لە هەر ماڵەکە بێ ئاوانە تەبعەن شیرینیشی تایە ئەو ماڵۆ ئیتر با بڵێن ماڵێکی ئاوانە بە هەموو مواصفاتیەوە جا بۆیە باسی کچان و بۆیە باسی ئەو ماڵم کرد کە کچیت یا بێ ئاوانە چونکە ئەمڕۆ وەک ڕۆژی جیهانی کچان دەستنیشان کراوە لە زۆرێک لە وڵاتانیشە لەسەر ئەم بابەتە ئەدوێن با بزانین بۆ ڕۆژێکی لەم جۆرە دیاریکراوە بۆی کە کچێکی با بڵێن بەتوانە کچێکی پش ئەستور بخۆی پەروەردە بکرێت ئەبێ چی بۆ بکرێت لەسەر ئەم بابەتا دوێن بە میواندارەتی زۆر بەڕێز خاتون میدیا شێخ عەبدوڵڵا کە بەڕێزیان چالاکوانی مافی مرۆڤن خاتون میدیا سڵاو لێبێ بەخێر بێ سلااوی ئێستا ئێمە کاتێ باسی کچانەکەن و باسەیەکە بۆ نمونە ڕۆژێک دیاریکرا بۆی کە یەکسانی دروست بکرێت لە نێوان ڕەگەزەکانە باس لەوە بکرێت کوڕان ئێستا گلەی ئەوە بکەن بڵێن بۆچی ئەم هەموو غەدرە لە ئێمە ئەی بۆ نمونە بۆ کوڕ ڕۆژێک دیاری ناکرێت بۆ ڕەگەزی مێنە زۆرێک لە با بڵێن یادەکانیان بۆ تەرخانکرا بخۆشە هەر لەمەوە باس دەست پێ بکەیت چی وای کردو ڕۆژێک بۆ کچان دەستنیشان بکرێت بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتێکدا بەرنامەیەک هەیە لە نەتەوەی گرتوەکانە کە زیاتر تەرکیزەکاتە سەر ئەو جیلەی کە لە کۆمەلگا زیاتر تووشی پاشخستن یان دواخستنەکەون یان تووشی تیژی و جۆرەکانی ئەوەی کە پلەدووی و پلەسەیی بۆ دەئاندێن دیارە بۆ پێش چ ژنان چ مناڵان چ بەتەمەنەکان لەو ڕیزبەندە دێ بۆیە زیاتر تەرکیزیان لەسەر بابەتەکانی پاراستنی ژنان مناڵان و هەروەها کەم ئەندامان و پەکەوتەکانیت ئەمە حاڵەتەکەی چونکە لە جیهانە بەپێی ئەو قۆناغانەی تێپەڕێ زیاتر پیاوان دەسەڵاتیان هەبووە هێزیان هەبووە چ لە وڵاتانی پێشکەوتوو کە ئێساکێ قۆناغێکی باشتر ڕۆشتون کە هەنگاوێکی باش لەبەرەوەی کە لە یەکسانیەکی بەهێزی هەیە لە ئێوەنەکە لێوان جیاوازی نێوان ڕاگەزەکان بۆ شێوەدیارنێ بەڵام لە کۆمەلگەی دواکەوتەکانە کۆمەلگەی ڕۆژهەڵات کە بە کۆمەلگەی نامی دەئەندرێت لەم کۆمەلگەیەدا هەموو کاتێ ژدان چۆسێنراونەتەوە بەکارهێنراون لە بەرژەوەندەکانی خوان کاتێک کە باسی ژدان و بڵێن کچانەکرێت ئێمە تەرکیزمان زیاتر لەسەر مافی مرۆڤ ئەوەیە کە جارنامە مافی مرۆڤ وچی ئەو پەیماننامە تایبەت کراوە بە ژنان بەڵام ئەمڕۆ کە یادێکدانراوە بۆ کچان ئەمە بابەتێکی نوێ کە نوێژەکەی گەڕێت بۆ ساڵی 2011 بۆ 2012 کاتێک ڕێکخراوی پلان ئینتەرناشناڵ بەپێی راپۆرتەکانی کە ڕێکخراوێکی ناحکومیە بەپێی ئەو راپۆرتانی خۆی کە لە دەوڵەتانی دواکەوتووە چ لە ئاسیا بێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەفریقا بێ تێبینی ئەوەی کردووە کە کچان زۆرتر تووشی جیاکاری ئەبنەوە تووشی ئەوابن کە خوێن ناخرێنە بەر خوێندن بۆ نمونە لە راپۆرتێکی وەکالەتی ئەمریکا بۆ گەشتپێندە پێدانی کۆمەڵایەتی هاتووە ئەڵێ لە 2014 ئامارێک هەیە کە ئەڵێ 62 بلیۆن کچی تەمەن بڵێن تاوەکو 14 ساڵ 5 ساڵ تا 14 ساڵ بە هیچ شێوەیەکدا نەخراونەتە بەر خوێندن ئەمە پاڵنەرێکی بەهێز بوو بۆ ئەوەی کە ڕێکخراوی پلان ئینتەرناشناڵ کە بیخاتە بەردەم نەتەوەی گرتوەکان بیر لەوە بکەنەوە کە یادێک هەبێ ڕۆژێک هەبێ کە وەکو احتیفالێک ینی نەکوکو ئەوەی کە بەیاننامێکی لەسەر دەرکەن یان ڕێکوردنامێکی لەسەر دەرکەن بەڵکو احتیفالێکە کە ساڵانە لە وڵاتانی پێشکەوتووە ئەم یادە ئەکرێتەوە کە بە ڕۆژی پەمەی بنەوشەیدا نراوە لە زۆربەی وڵاتانە ئینتەرناشناڵ بڵێن پلان ئینتەرناشناڵ چالاکی خۆی هەیە بەوەی کە بینایەک تەرخانەکە ڕەنگی پەمەیدا ئەنێ بۆ بیری هەموو جیهان بکاتەوە کە کچان ئەو چینە ناسکەن کە وەکو پەڕەی گوڵ ناسکن پێویستە هەمووش نەکرێن هەمووشێکی لە چ قۆناغەکە ئامانجی سەرەکی ئەمە بکە یەک لە خوێندندا نەبڕێن بواری پەروەردە و فێرکردن کچانی گەنج کە ئێمە کە باسی ئەمڕۆکەین زیاتر تەرکیزمان لەسەر ئەو جیلەیەکە لە 8 ساڵ تاوەکو 20 ساڵ یان خوا 20 ساڵەوە ئەمانە ئەو گەنجانن کە پێیانەوتێ مەرحەلەی مەراهقەت تقریبا تۆ لە عەرەبیاڵی فەتات لە کوردیە هەر کچەکەی یعنی هیچ ناتوانیت تۆ ئەوێنەکەی ئەو مەرحەلەی کە هێشتر پێ نەگەیشتووە لە کۆمەلگای دواکەوتووە ئەم جیلە بە زۆری نەئەخرێنە بەر خوێندنەوە ئەگەر بگەڕن و مێژوی کۆمەلگای خۆشمان لە ڕابردووشە بیرمانەکە دایکانی ئێمە یان پورەکانی ئێمە ئەبینی مامەکانمان بخراونەتە بەر خوێندن بەڵام پورەکانمان ینی دایکمان کەمتر براونەتە بەر خوێندن ئەگەر چی گۆڕانکاری ئێستا هەیە لەوانەیە بۆ نمونە ڤێرژنە مۆدێل و سەردەمیانەکە ئەوە بۆ نمونە تا قۆناغێکە هێڵن کچ بخوێنێ یاخود بۆ نمونە ئەگەر خوێنی زانکۆیی هەیە شارێک بەدە لە شارۆخانە نایاڵن بەڵێ ئەمانەش کۆمەڵک مۆدێلی تازەیەتی بەڵێ یەکی لەوان تریش ڕحاس بڵێن چاودێری تەندروستی کچان و ئافرەتان
بۆ منە کچێک لە سەرەتای ژیانەتی ئەگێتە مەرحەلەی ئەوەی کە مەرحەلەی باڵغبوونی بێت ئەو قۆناغانە هۆرمۆنانی کە پیا تێپەڕێت زانیاریکی ئەو تەندروستی پێویستە بۆی کە ئەم کچە لە جەستەی خۆی تێ بگات چەندێت توانای ئەوەی هەیە ژیان دەست پێ بکە ینی ترسێک ئەگەی لە خۆی بێ ئەگەی لە خۆی بێت چۆن ئەگەی لە پاراست جەستەی خۆی بێ خاوێنی خۆی ئەمانە هەموو ئەو کاریگەرانی کە لە ڕێخراوان نەتەوەیەگرتوەکانە ئاماژەی پێدراوە و هەروەها فەندی زۆر گەورەشی بۆ دانراوە بۆی کە بەتایبەتی لەو کۆمەلگانی کە گوێ بە پاک و خاوێنی ئافرەتان نادەن بەتایبەتی لە مەرحەلەی سووری مانگانایە لە مەرحەلەی لەدایک بوونایە بڵێن کاتێکە مناڵە بێت بۆ من زۆر جار لە هەنێ وڵات هەیە لە تەمەنێکی زۆر مناڵە کچان ئەدرێ بەشوو کە ئەدرێ بەشوو هەم جەستەی هەم عەقڵی تەحملی ئەوەی نیە کە ئەم ئافرەتە بێ بەدایک بۆیە تووشی کێشەی تەندروستیە بێت تووشی کێشی دەرونیشە بێت زۆر جار ئەبینی زۆرێک لە ئافرەتان لەو تەمەنە مناڵە بەهۆی دووگیانبوونیانەوە ئەمرن ئەمەش یەکە لەو حاڵەتانی کە ڕێکخراوە نەتەوەیەگرتوەکان تەرکیزی خستۆ سەر ئەوەیە کە چاودێری تەندروستی بۆ ئەو کچانی کە لەو مەرحەلەن حاڵەتێکی تر هەیە ئەوەش ئەوەیە کار هەرچەنە بەپی مافەکانی مرۆڤ تەرکیز داخرێتە سەرکاری مناڵ و مێرد مناڵ بەڵام لە زۆربەی کۆمەلگا کشت و کاڵەکانە کوڕ و کچ بەیەکەوە ئیشی کردووە ئەبینی کە دوای ئەوە کە بەرهەمەکان پێگەیشتون کوڕەکان خاوەنی بوون کچەکان تەنها وەکو کرێکارە ئیشی پێکراوە بۆیە نەتەوەیەگرتوەکان تەرکیز لەسەر ئەوە کە مافی یەکسانی لە بەدەستهێنانی کارە و لە هەروەها لەو ئەنجامی کە لە کارەکە بێت بۆ هەردوو ڕەگەز بەڵێ لە حاڵەتێکی ترا ئەم یادکردنەوە بۆ ئەوەی کە هۆشیاری کچان دروست بێ لەسەر ئەو بنەمایی کە هۆشیار بن لە مافەکانی خۆیان چ مافە قانونیەکان بێ چ مافە وەکو پەروەردەکان ئاماژەم پێدا چ مافە تەندروستیەکان بێ کەوکو ئاماژەم پێدا چ مافێکی ئەوەی هاوسەرگیریکردن بۆ نمونە تا هەنە زۆربەی وڵاتانە دیاری کراوە هەر وڵات دەڵێ 15 ساڵ ئەوە کۆمەڵی دەوڵەتی ئیسلامی ئەمانە بەڵام ئاماژە بۆ کرێت کە پێویستە تەمەنی 18 ساڵ بۆ سەرەوە کە ئافرەت هاوسەرگیریکە بەڵام ئەگەر هاتوو بۆ منە زۆر جاربان هەیە ئاماژەم کچان هەیە ئەیانەوێت هاوسەرگیری بکەن ئەمەشە بە موافقی لەسەر بێ موافقی خۆی لەسەر بێت و هەروەها پشکنینی تەندروستی بۆ ئافرەتە بکرێ ئایا جەستەی تەحملی ئەو هاوسەرگیریەکە یان عەقڵێتی ئەوەی هەیە کە خێزان بەڕێوە بات ئەمە لە لایەکی تریشۆ بەشداریکردنی کچان لە تەنبیی کۆمەلگا لە گەشەسەندنی کۆمەلگا بەبەستمان لە گەشەسەندنی کۆمەلگا ئەو قۆناغانی کە ئاماژەمان پێدا چ پەروەردەیی بێ چ تەندروستی بێ چ ئابووری بێت ئەمە تەرکیزێکی سەرەکی بوو کە ئەم ڕۆژە دیاریکرا بۆ ئەوەی کە ئاستی هۆشیاری کۆمەلگا و هەروەها ئاستی کچان خۆیان بەرز بکرێتەوە کە چۆن بتوانن سەیری مافەکانی خۆیان بکەن چۆن بتوانن خۆیان هامش نەکرێن لەبەر ئەوانیش وەکو کوڕانێکی برایان وەکو کوڕانێکی هاوڕێیان مافیان هەیە لە اختیارکردن لە پاراستنی ژیانیان لە خوێندنەکان ئەمە ئەماجی سەرەکی بوو کە ئەم ڕۆژە دیاریکراوە باشە خاتون دەڵێی بۆی هامش نەکرێن و ئەم ڕۆژە بۆ هۆشیارکردنەوە و دووبارە ڕاستڵکینی کۆمەلگایە لە پێناو یەکسانی جەندەری و لە یەکسانی لە ئەرک و مافی کچاندا چەندە لۆبی و کەمپین و پاڵپشتی کچان بۆ خۆیان گرنگن لەم ڕۆژەدا ئەنجامی بدەن تۆ باس دەوایکە بینایەک پەمایی ئەکرێت تەنها پەماییکردنی بینایەک بەسە یان کچان خۆیان دێنە پێشەوە بۆ داواکردنی ماف و خواستەکانی خۆیان چەندە گرنگە بەشداری پێکردنی خۆیان لەو داواکارانی کە تۆ باسێکی لەو پێداویستیانە زۆر باشە یەکی لە خاڵە گرنگەکانی هەموو تاکێکی کۆمەلگا چ کچ بێ کوڕ بێ چاری بێ هۆشیاری تاکە بەرامبەر بە مافەکانی خۆی کاتێک کە تاکی مافەکانی خۆی زانی هەوڵی بۆ ئەدا ئەمە قۆناغێکە لەو قۆناغانی کە ئیمڕۆ پێتەڵە دیاریکراوە بۆ ئەو ڕۆژی کە تۆ بیر لە خۆت بکەیتەوە کۆمەڵێک چالاکی زۆر بکراوە ئەگەر تێبینی کەنی ئەنی من لە ساڵی 2011 فکرەکە دروست بووە بەڵام لە 11 ئۆکتۆبری 2012 یەکەم احتیفال کراوە بۆ نمونە لەو خاڵانی کە کراوە لە هندستان ئاهەنگێکی مۆسیقا لە بۆمبای کرا بۆ کچان کە بتوانن بەشداری بکەن لەو ئاهەنگە کە پێشتر کچان ئەو ئاهەنگیان بەشداری نەکرد تەنها پیاوان بوو و هەروەها لە بۆ نمونە لە بەریتانیا لە لەندەن کۆنفرانسی کرا بە ناوی واو ئەو کۆنفرانسە ئاماژی بۆدا کە تقریبا 250,000 کچ کە فرسەتی ئەوی پێ بدرێ بخوێنی لەو کاتە بەپێی ئامارێکە خوێندن نەبوو لەو وڵاتە پێشکەوتۆشە ینی تۆسەیەکی کە بورێتە بەر خوێندن ئەمە جگە لە چەند وڵاتێک دەبوون منە وڵاتی ئەفریقا یاری دوو گۆڵی ساڵانە لە یادی جژنی کچانە یانی یادکردنی احتیفالی کچانە دێت تیمەکانی کچان دێن
یاری دوو گۆڵێکن کە یاری دوو گۆڵی دانراوە تەنها بۆ پیاوان. ئەگەر تیبینکی ئەم چەند ساڵانی ئەوروپا بەعام ئەو خولیان هەیە هەرچەنە زیاتر خولی پیاوان مەرغوبە بەڵام ئەم ساڵ تەرکیزم لەسەوە بووتی بەرشەلۆنە کچانیان زۆر باشتر بوو لە ئاسی کوڕەکانیان ینی یەکەمیش بوون ئەمە هەنگاوێکی گرنگە بۆەوەی کە کچان خۆیان بدۆزنە بۆی کە هەست نەکەن تەنها ئەم یارێ بۆ پیاوان ئەو بۆ ژنانە لەوانەیە ئاسەکان جیاواز بێ بەپێی مێژوو بەپێی توانای جەسی بەڵام دانەبڕان زۆر مهمە کە بۆەوە لەکێ لە خاڵە گرنگەکانی تر بۆ منە کچانی ئێمە ئەبێ خۆیان بەخۆی بچنەوە لە تەمەنێکی مناڵە هاوسەرگیری نەکەن بخوێنن ئەو کاتە دەرفەتی هاوسەرگیری هەیە ینی هیچ کاتە خوێندن ڕێلەوە ناگرێت کە تۆ بتوانی ژیانی خۆت بکەیتە ئەوەی کە تۆ هەل لە مناڵەوە مەسئولیاتێکی گەورە ماڵ بەخێوکردن مناڵ بەخێوکردن جگە لەو بەڕێزت ئاماژەدا هەر ڕەنگی پۆمەی بێ و هەر فیستیڤال بێ ئەمانە بەڵام ئەگەر من تێبینیم کردو لە وڵاتی قەتەر بوو کارێکی زۆر جوانیان کرد ئەوش ئەوە بوو کە بەشداریکردنی گەنجان کچە گەنجەکان بوو لە خولێکی کۆمپیوتەری کە چۆن بتوان لە پرۆگرامی کۆمپیوتەری و ئەنتەرنێتە کچان برەو بەتوانەکانی خۆیان بدەن. ئەکری ئەم هەنگاوانەش لە وڵاتی ئێمەش دەست پێ بکات تەنها بۆ نەبێت کە بۆ نمونەوە بەڕێزێت گوڵێکی پەمەی یاخود بینایەک ڕەنگا ڕەنگ کرێت لە قۆناغە گەورەکانی کرێت هەنگاوی گرنگیش کراوە لە کوردستان بۆ نمونە یەکێ لە مافەکانی کچان ئەوەیە کە خەتەنە نەکرێت چ حکومەت بێت چ لە ڕێکخراوەکانی ژنانەوە بێت هەنگاوێکی زۆر کرا بەڕاستی ئێستا وای لێ هاتووە بۆتە عیبە نەک ئەوەی کەین مەلا پیاوەدینەکانیش پشتگیری ئەوان کە ژمارەی زۆر لە پیاوەدینەکان کە خەتەنەکردنی کچان شەرعی نیە چون کار لەسەر ئارەزوی ئەم کچاکە لەسەر ژیانی تەندروستی ئەم کچاکە بۆ داهاتوو لە خێزانە وەکو بڵێ ینی کۆمەڵگی ئێمەش بەدەر نەبووە لەوە ئەوە گرتین هەنگاو بوو کە هەموو حکومەت و هەم ڕێکخراوەکانی کردیان لەسەر ئاستی هەرێم ئەوە بوو کە خەتەنەکردنی مێی نەبوو ینی لێرەش ئەو هەنگاوە نراوە جگە لەوەش ئەبینی کە زۆرێک لە کچان ئێستا دەرفەتێکی زۆر باشیان هەیە چ لە بواری کارکردن بێت جاران تەنها بۆ کوڕان بکارەکان ئێستا وای لێ هاتووەکو خاتوونتی سەرەتا کوڕەکان ئەڵێن ئیش لەبەر کەش بەرناکەوێت ینی وای لێ هاتووە دەرفەتی ئێمە زیاتر لەبەر داهاتە کەمترەکەی کە ئەدرێت بە خاتوونەکان ئەوان زۆر جار ئامادە بن بە پارەیەکی کەمتر موچەیەکی کەمتر کار بکەن ئەمەش هەنگاوێکە بۆ لە ماڵە دانەنشیت و بیرکێتەوە دەرفەتم نییە ڕەنگە لەو توانات زیاتر بێ دەرفەتە زیاتر بێ موچەکەشت زیاتر